نادي خذ رقم تليفونه تو استنى قال جمال بالربع استشتكي تبوك واحدة تلفون هل برجع لي بس سردانی دەکەن ئەوەی کە دەبین بێت بیرت شو كاك بلال أعوان بورتك خير تقع بوم راتك أبو يروا خويتي إيرا خزانة كيلو ولا قالان والله لقدروا يدوروا على المغان كوجا مفهوم اي والله صافي بدك تفهمها هين بدي كفه بدي بطلق ناوي
ئەو بەردەمەی بەرە
ئەمانەت بە پۆستی سەرۆکۆڵار ڕێست بە تاڵەبانی باسی لەوە کرد کە یەکێتی نیشتمانی کوردستان پێداگریەکە لەسەر وەرگرتنەوەی پۆستی سەرۆکۆڵار. بەشێک لە میدیاکان ئامادە قسەکردنە بۆ پامێکی بەڕوونی قسەم بەڕوونی قسەم واضح دکتۆر بەرهەمە سەبارەت بە من کۆمنتم لێرەسەرەوە نزیکایەتی زۆر هەیە نزیکایەتێکە باشتریشە بێ ئەگەر پێڵم بڕێت کاکەوە لاوەخواوە ناکەم ئیجازەم بە زۆر سپاس قربانە بوو مایک بۆ کوژێنیتەوە مایک بۆ بشین بەسۆی بەرهەم